سڵاو لە ئازیزان گوێگران بیسەران و زەحمەتکێشانی کاناڵ براکەن بۆ ئەوەی کە هەندێک کەس پێی وانە بێت ئەم کاناڵەکە ڕاوەی شعری کلاسیک دەکەین ئیدی ئێمە لەگەڵ شعری نوێ یا شعری دیمایی یا حەزم یا سبی نێوانمان نییە ئەوڕۆ دەمەوێت بچینە بارگای شعری کاکسواری خاینزادە. ئازیزەکان بەداخەوە ئەوڕۆ ئەدەبیاتی کوردی تەدریز ناکرێ هەژڵەن کۆلێژی ئەدەبیات لیسانسی ئەدەبیات کار لە فۆق لیسانسی ئەدەبیات دکتۆرای ئەدەبیات بەڵام ئەو سەرفەسڵانەی کە دەبێ بخوێندرێ و ئەدەبی کوردی پێبڕازێتەوە و سەوادی علمی ئەدەبی کوردی پێبڕازێتەوە لە هیچ دانشگایە نە لە ڕۆژهەڵات نە لە باشوور تەدریز ناکرێت کەەوە دەردێکی زۆر گەورەیە. عەزیزەکانم ئەدەبیات هیچ حەشا لێ ناکرێ بە کۆی شعر و نووسراوەی گەلێک دەڕێن لە مێژووە تا ئێستا ئەسڵێکی شعر و نووسراوە بە قەولی قەدیم نەزم و نەسر بەڵام دیارە نەسر بەربڵاوترە بە مەجموعە مەقالات و سیاسی بێت چیرۆک بێت داستان بێت شعر بێت هەر چیەکە بە نووسراوە بێت سەنەدێکی قەدیمی بێت یادداشتێک بێت سەفەرنامەیەک بێت هەمووی ئەوانە بە ئیزافەی ئەو شێعرانەی کە تا ئێستا کوتراون ئەمە ئەم دوانە بەیەکەوە کە ئەدەبیات دروست دەکەن لەگەڵ ئەخلاق و جوانی ناسی و ئەوانە یەکسری قۆڵی دیکەی لێ پێدەت بەیەکە لەوانە مێژووی ئەدەبیە شعر ئەدەبیاتە تۆ ئەگەر مێژووی ئەدەبی نەزانی پەیوەندی ئەدەبیات نازانی ئەوە هەر لەسەر نووسەر و شاعرە. دوای ئەوە بەدیع و ئستعارە و سەنایعە عەرز و قافیەیە نەقدە ڕەخنەیە شیکاریە هەمووانە هەرچەندە سەر نێو دەقەکان کە دەبێتە نەزم و نەسر کە بەداخەوە هیچ یەک لە هیچ دانشگایەک نەزم و نەسر ناخوێندرێت هێندە شێعرەکان دوورکەوتونەوە شاعرە پێشترەکان معنەکانە نازاندرێ و حتا شێعرە نوێەکانی نازاندرێ. جا لەبەرەوە من ئەمە بە دەرفەت دەزانم ئەوانەی کە پێم وایەوە ممکنە زۆر کەسیش هەبێت قسەی منی قبوڵ نەبێ ئەمما مەوتان پێ بڵم ئەو شتەی پێم وای بێ وایە لە خۆ نایڵێم عدەیە نەزەریان هەیە لە منتەقیدینی ئێستا کە بەداخەوە زۆریش هەڵەیە دەڵێن شێعر هەر معنایەکی بۆ خۆی دروستە. ئەوە غەڵەتترین و خراپترین شێوازە بۆ تێکدانی ئەدەبیاتی هەر گەلێک نەتەنیا کورد چونکە هەر شێعرێک یا هەر نەسرێکە نووسەر دەینووسێ پەیامی پێیە پەیامەکەشی خودی شاعیر دەزانێت چییە بەڵام ویستوێتی ئەدەبی بکات ئاسان بەدەستێ نەداوە تۆ دەبێت بۆی بگەڕێزا بیبینیەوە تۆ شانسیش تێ بڵێ حتا لەویش بچێت ئەگەر پەیامەکەی خودی شاعیر نەبێ من پێم وایە هەڵەیە بۆ حسابەکەوەی هەر شاعری معنیکەنەوە ئیدی ڕشتەی ئەدەبی فارسی و ئەدەبی کوردی و ئەدەبی عەرەبی معنای نییە چون من سبێنێ ڕشتەی ئەدەبیاتی فارسی دەرسەڵێمەوە لە کەسێک پرسم بەڵام ئەرێ مەسەلەن دانشنامەزێکی خۆم پرسم بڵێن ڕۆڵیان ساقیەوە بەدەوا بەدەویانی چی بڵێ وەڵا مەزوری ئەوەیە ئەی شۆفیر وا بەدەوا بەدەوە ئەخۆ نابێ بڵێ ملی قبوڵکردن ئایا واقعا مەوەسای مەزوری شۆفیر بوو تۆ دەکرێت بڵێ ساقی سعادە شۆفیرە ئەخۆ نابێ ئەدەبی عەلاقەی هەبێ کەەوە بنمرە ناگرێ. جا لەبەرەوە دینە سەر شرۆوەی شێعری ئەوڕۆی نوێ کە شەنگەسواری شێعری نوێ کاکسوارەش دەیدا ئوستادە ئەویش ئوستادی ئەو سەبکەیە وە لێرەوە سپاس دەکەم لە کاک حاجی ئەوڵا کاک هادی خودایی کاک شێخ کە ئەو کاناڵە هەڵدەسوڕێنەوە کاک جەماڵی نزاری دەرەوەی وڵاتچاوی مەز دەکەم کە ئەمانە ئێشەیەک زۆن بەڕاست دێنەوە و بڵاو بێتەوە. شێعری نوێ بە پێچەوانی شێعری کلاسیک بەستێنی هەیە دەوێت تۆ لە بەستێنێکدا لە بەستەرێکدا لە مۆزوعەکەی قەرار بگری ئەگەر شێعری چاک بێت دەنا هەر قسەیە بنێوی شێعری نوێ هەموو شێعری نوێ شێعری نوێنە من شێعری وایە ناشی خوێنمەوە پێش شێعری نوێ معناشی ناکەمەوە معناشی بەکار نایە دەبێت شێعر بێ. بەستێنی ئەم شێعرە ئەگەر کەسێک تێنەگا بەرەک سەختە ئەسەن کە شێعری کاسوارە بەگشتی سەختە ئەمە دەگەڕێتەوە بۆ ساڵی 46-47 سەردەمی شۆڕشتێک دارانی ئیسماعیلی شەریزادە کاکسوار لەو سەردەمە دەشاران دانەژوو بوو لە ڕادیۆدا بووە دیجا و پیاوە گەورانە کە دێن و شۆڕشتێکدارانی سازمانی جوانانی حیزب بوون کە ئێستا سازمانی کەشەیە دەڵێ ئێمە من بەهرحاڵ بوون و ئەوەش دەزانم ئەو عینەت دەبیری کولی حیزب کە
احمد توفيق بو رازين بو خدي باداني رازين بو وانا نوعي بن رزايها تنتو امدي وبداخل مش شهيد بون وحيفج بو كمان عيني كلاس بنت بدايه ملي بيرم ليه ولو عيني خالق هند بالسواد السياسي بون دين كل وانا ستن بالحال اما بو شهيد بوني وانا يكريو من اللي فيجا شركات خين مودات مصر او بس انا كان بو اما ذكرن دادش مصر معناه كلمه وشقر انا كان كوشنگ سوار كدروشانوي بري سري اسبي چاوك بخات بيري تلوعي اي سردوي بروبوس اي هر حناصة يك نفسي لوعيد ترمي اشي جنجاني منالي فيلالي اخو همو امبو امبيست دامين جيني ادمي زاد حلنا تكيل منال لجياني كرتوكال ديتم كبرميدي من قرمي بيرو هيوابم برمي كحيلي سواري مريوانا بيسارخم برمي قريني قندي عشيرتبو اي سردمي همو بلاوجو داخل مغابته خفته بوتاوشيني تازه بهار وكتبر تلزمي سماتي غار آسمان وم خوال مرا قاز قرين تفوت وضاوين چمپا خداني هوري نزوك استي و بردو پوشو دستی پیری لرزوك روخان بداخ و بقرمه روخان کشکل فلا دیوار چینو پیکری بالهول اخو فرمت كريني دو باور بو مرقز دري بريزم يا جوباري چوكي بفروت چو نبفيروت چو امرو شويل كلك هارايا دست بيرلوش يا رقيبة فشتن ضل هرهماني كلوانا سر قرغتالا دمار بيخوين شنگ سوار ديارا لقل او پیشمرگ شهيدانيتي نستردو هميان سمايل شريزاده دلت چي داد او چيبو وقو شواليانا كاسبكانيان فرق يوادا بسراو چيبو كر دروشانه پري سري اسبي چاوك بخاوت بيري تلوعي يعني لدايق بونيك يعني او حركته بسلام مبارزه او بسواري اسب حركتي كردوها چاوك بخاوت بيري لدايق بونيك يعني مبارزه كنوه تعودها قليلة كردستان بقشتي وإيران وانا ذاك ضلي أي سرزوي بروبوش لو خان خبر بيانا الكربي ولا سرزوي بروبوش أي هر هنا صيغ نفسي لوايد حنا فصل كشيبو آخر مردن ترمي أشي أو شهيدك أشي أراس سنيانا جنة جاني من عارف هذا أما اشتبانكي أجر جنة أجر شهيدك دمري من دارك لذاك دبي أوي جي أو دقرتوا قال أخو هم أما بو أمبيست يعني أما بارزة ويش بوجري كل ذاك بي طلنا ما ترسل دامين يجيني آدمي زاد حلنا تكيل منال لجياني كرتوكال اگر اوان الشهيد دبن دامين يجيني آدمي حلنا تكي خالي نابي زندگي هذا دست بدكادو ديسان كشورش دست بدكادو كوريجي حليتنا وميدان بلام ديتم كبرميدي احساسم كدنجي اسبك دي من قريني من قرمي بيرو هيوابهم برميك حيلي سواري مريوانا تماشام كر ام برمي اسبك كحليان اسب هي سواري مريوان بو ام مبارزه وبرهيني دون سواري مريوان يخته وبير دون سواري مريوانش بيتك تاسع حيو لسري درو كتراو بو بلام اسري داستان كيرو كيتشوانا من اوجري بيسون وتندي غرموا دلا زمانك بو كمريوان بدل عثماني كانوا يجيراو هلو وراني خلا مريوان بالم ذا بيوا خلا كان روخا بالم بشيو دوي وكبوسيل عثماني كان ديجيري عشيرة كاني او منطقه غوركو منغرو ما مشوبك زادو هميان للدوازده دانا عيلي غوره تكبيرك ده كان حتى عديك نسراون هر عيله كمان دون سوري مريوان بون هر دوازده انت كود ابنه باس وبالطبله وبمسلعي دلين أو للدوازده بيسلا قولا هر يك نفرج بون بينو بأفتشكن ورن بطبلا وحملة كين سر أو مولجي داجير كرانا أو أن بينو للدوازده قولا ودوازده أنا مثلا لشكر حملي بوكردون أو دوازده نفر بيك هدف بطبلو كرناوة بسواري أسب دين برو ميداني شريا آمده من أواني تنزل كان لدوازده قولا ودولة دراون هل دين ولاد بزيد يالنو أو داستاني دوان سواري مريوانا دلت جاب نظري من برمي كحيلي أسبكي أوان بودا دلنا بيشارخهم برمي قريني جنزي عشيرت بو كنخيرنا ولا قرياني أو كرة عشيرتانا بون
زۆربیان کوڕە ڕووناکبیری و سەردەمە بوون و ئەو گلێشیان لەسەر بدان کە زۆر کوڕاغانە قەت بکەن کە کوڕاغا عینە سەوادی بوو کوڕە مەلا سەوادی بوو کوڕە شەر سەوادی بوو ئەخۆ زۆر لە حسابێ گلەی لەوانە بکەی ئەی سەردەمی هەموو بارا بەژوو یعنی پێچەوانە ئەی سەردەمی وڵاتی پێچەوانە داخێمە بەتێ خەفتێ بۆ چاویشینی تازە بەهار تەئەسفە بخۆن بۆ ئەو وڵاتە بۆ چاویشینی تازە بەهار خەریب و بەهارێکی ئازادی پەیدا بێ وا کەوتە بەر تەڵەزمی سماتەی غار تەڵەزمەنی لەتی بەر سماتەن بەردەڕست سماتەی غار ئیسعالە ئارتەشەی شایە ئەو کوڕە چاکانەوە بەر تەڵەزمی ئەوانە کەوتن ئیدی ئەوەی حاڵەتی ئەسفە ئاسمان ئەوەندە خۆڵە مڕایەنی ڕووناکی و ئازادی نییە قاوز و قورین تەبوو تۆزاوین هێندە ناخۆشە جەوەکە چەقماقەکانی هەوری نەزۆک بەڵام یەکسری چەقماقە هەیە هەور دەبرزگرمێنێ وەلی بارانی نییە یعنی شعارە ئەستی و بەرد و پوشن بەدەستی پیری لەرزۆک ئەو هەورە چیزی نیە دەڵێ کابرایەکی پیری لەرزۆک بەرد و پوشوو شتێک بوو قەدیم چەرخکە نەبوو دوو بەردەستپیان لەنێو پوشوش کە بەیسلا لیفی خورما و یا مەسەلەن تیری حەسیر بوو بین و دانە بەردەستپێکەوە بە ئەستێکی لانەدا ئاوری دەکرد سیغارەکەم پێڵ دەکرد دەڵێ ئەو چەقما هەورە نەزۆکە بەقەد ئەوە نور و ڕۆشنایی و ئاوری هەیە ڕووخان بداخەوە بێ قەرمە ڕووخان کۆشکێ لە خەڵا دیواری چین و پەیکەری بووتەوە یعنی ئەم هەموو ئاوات و ئارەزان کە بەقەد دیواری چینەوە بە قەتێتر بوو هەڵ ئێمە ئیمانمان پێی بوو هەموو لە بین چوو ئەڵێ ئاخۆ فرمەتی ڕینی دوا باوەڕ بۆ مەرگی زرێ بڕێژم یا ڕۆباری چووکی ئەمە دەڵێن بە فیرۆ چوو نا بە فیرۆ ناچێت هیچ مەرز بە فیرۆ ناچێت بە فرۆ چوو بعدە ڕۆبارێکی هەیە لەگەڵ بەفر دەچێتەوە هەر بەشی مانگێک دەکات دوای بەفر چووەوەیش خلاص بە فرۆ چوو دەرەستە دەڵێ من بگرین بۆ ئەوەی بڵام بیدی ئەمە دەریایە بوو کە قەد و شکنابێ چۆمێکی چکۆلە بوو دوای بەفر مەزوریەوە ئەم مبارزەی ئیرامی هەیە نەخێر ئەمە لقە لە دەریا وە مەترسێ لە داخل چییە دەڵێ دەڵاقەت چ بکەم ئەو ڕۆژ شەویلکە لە کارایە خەڵک هەر شعار دەدەن دەست پیرۆڵۆکی عەرقی بەر پشتێن خەڵک دەستیانە پشتێنەکەندانەوە حەرەکەتی ناکەن دومالی ناگرن ئەی دڵ چییە دڵ هەر هەمانی کولوانە هەمانە تەلیسێکە کە لە بەیسلا پێستی بزنوانە کە ناسکە دروستیان دەکرد دەریان دێنەوە حاڵەتی تەلیس و بەیسلا دەفری بوو کولوژ یعنی کۆڵوانە نییە کولووان خوددا بکوژێ سەر هەوانی کولو یعنی لۆکە یعنی پڕە لە لۆکە سەر هیچی تێدانی سووکە دڵ سەریش گڕکەتاڵێک دەمارش کنی تێدانێنی خەڵک هەموو ئەو ڕووناکبیرێن و خەڵکدا وجودی نییە تەماتولی کێشە ماندوورە من ئەگەر پرسیاری بوو لە دۆستانی بکەن و دوای خۆم شەرحی دەموتەن